هذه المباراة بالتأكيد يعني مباراة أيضا يعني تعرف أنت في أرض المنافس فريق نادي أربيل ئەو یاری هەروەک دەزانین لەسەر خاچی تیپی ڕکابەرەیانی هەولێر تیپێکی باش و خاوەنی یاریزانی لێ هاتووە. ڕاستە بەرامبەر کەربەلا دۆڕاوە، بەڵام لەگەڵ ئەوەش تیپێکی ڕێکخراوە. ئێمەش بۆ سەرکەوتن هاتووین، دەمانەوێت یاریەکی جوانیش پێشکەش بکەین، بەڵام دەمێت لەسەر ئەوەش قسەت بۆ بکەم. کارێکی ناوەرزشی، ناڕەوشتی و ناپیشەگەریشە بۆ ڕاهێنەری پیشەگەر بەڕێز نزار مەحروس. ئەمە چەندەم جارە دووبارە دەبێتەوە. تۆ دەزانی ئێمە سبەی بەرامبەر هەولێر لەسەر یاریگە یانی هەولێر یاریمان هەیە. پێویستە ڕۆژی پێشیاری 45 خولەک یاخود کاژمێرێک مەشق لەسەر یاریگەی یاریەکە بکەیت. هەر هیچ نەبێت با ببێتە لایەنی میوانداری و ڕێزداری. وەرزی ڕابردووش هەمان کاری بەرامبەر ئێمە کرد. عەبدولخالق مەسعود بۆی ڕێکخستین. ئەگەر دەتەوێت ببێەوە ئەم کارە مەکە ناشیرینە. وهذا يعني ما معروف به على الأقل من باب الضيافة والكرم.